پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژنانباتەوە بەڕک و حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کتێکاد و بەشە زۆرەکانی چینی کتێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەیەکی تری چوارشەممە هاتینۆلاتان بینەرانی ئازیزی پێشەنگ TV. خۆشحاڵە من بنار مستەفا بەرنمەکانی ئەمڕۆ 5 مارسی 2025 پێشکەش دەکەم. ئازیزان بەرنمەکانی ئەمڕۆمان لە دوو تەوەرپێک هاتووە. سەرەتا سەبارەت بە پەیامەکەی ئۆجەلان و ناوەڕۆکەکەی و ئەگەری کاردانەوەکانی قسە و باسمان دەبێت و دواتریش سەبارەت بە 8 مارس قسە و باسی ترمان دەبێت. بڕیار و بەرنمەیەکیشمان هەبێت لە سەر جەدەلی نێوان ئەحزابەکان و پارە وەرگرتن لە دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی، بەڵام ئەم تەوەریان هەڵدەگرین بۆ هەفتەی ئایندا. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و بە کۆمنت ئەو پرسیارانی ئێوە ئەیخەنە ڕوو لە میوانانی بەرنمەکە وەڵام وەردەگرینەوە. لەگەڵمان بن بۆ بەرنمەکانی ئەم شەومان. بەڵە بینەرانی عەزیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە با قسە و باس لەسەر ئەو پەیامەی عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان لە 26 مانگی ڕابردوودا نردی و باز لە چەکدادانی باگازەکە بۆ چەکدادانانی پەکەکە و هەروە هەڵوەشانەوەی حزبی ناوبراو. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر محسین کەریم. محسین کەریم، ئێوارە باش و سپاس کە ئەم جارش میوانداری ئێمە قبوڵ کرد و لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش، زۆر سپاس بۆ ئێوەش. پاش 25 ساڵ لە زیندانی سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان 26 مانگی ڕابردوو پەیامێکی بڵاو کردەوە و داوا دەکات کە
پارتی کرێکارانی کوردستان خۆی هەڵبوەشێنێتەوە و چەکدا بنێت. هەڵبەت پێش ئەمەش گفتوگویەک لە ئارایە بوو باز لە پرۆسەی ئاشتی لە تورکیا دەکرێت. ئەگەر کۆکردنەوەیەکی بۆ بکەین بۆچی لە ئێستادا و دوای 25 ساڵ لە زیندانی و دوای 14 لە شەڕی چەکداری نێوان ئەم پارتە لەگەڵ دەوڵەتی تورکیادا ئێستا ڕابەری ئەم بزوتنەوەی و ئەم پارتە داوای هەڵوەشانەوەی پارتەکە و چەکدادانان دەکات. بەڵێ تاوان هەروەکو لە ڕاگەاندنەکەی ئۆچەلانە خۆی باسی کرد ئاماژەی پێکرد بەڕوونی باسیەوە باز لەوەکە کە پەکەکە لە دەورانێکە دروست بووە کە شەڕی جەنگی سارد ئارایە بووە ئەو کاتێک کە دنیای دوو جەمسەری بووە دوو قوتبی بووە بلۆکی شەرق و غەرب بووە و پەکەکە لە ناو تەقسیماتی و کاتێک جیهانە خۆی لەبەرەی شەرق لەبەرەی باڵێن رووسیا بینێتەوە کەم باسی بۆ باز لەوەکە کە ئێمە وەکو حیزبێکە و کاتە لەسەر بنەمای سۆشیالیزمی واقعی باڵێن لە چوارچووی ئەوە خۆیان بدیان ناوە لە بەرەوەی کە نکولی لە بوونی کورد دەکرا بە جۆرێک ینی سەرقتی دەوڵەتی تورکیا کە ڕاستەکەی دەوڵەتی تورکیا لەبەرەی ناتۆ لەبەرەی غەرب حساب بوو پەکەکە وەکو هێزێکی نەیان لە بەرامبەر دەوڵەتی تورکیا کە سەرقتی خەڵکی کوردستانی کورد و زۆڵمی کوردەمیش وەکو هێزێکی قەومی باڵێن ناسیۆنالیستی کورد خۆی لەبەرەی دوژمنی باڵێن تورکیا بینیوەتەوە لە ئاستی لە بڵێن لە تەقسیمات جیهانە کەویش بەرەی شەرقەوە بەم شێوەیە هەویەتی خۆی یا پێناسەی خۆی لەسەر بنەمای ئەو قوتوببەندی ئەو دابەشکاریە دەستنیشان کردەوە کە بەشێکی زۆر لە بزوتنەوە ناسیۆنالیستەکانی سەدەی ڕابردوو لە جیهانی سێم بە تایبەتی لە شەڕیان لە کێشمەکێشیان لەگەڵ دەوڵەتە مەرکەزیەکان لەگەڵ دەوڵەتەکانی خۆیان لەگەڵ بلۆکی با بڵێن ئەوی بەناو کۆمۆنیزم یا بلۆکی ڕۆژهەڵات یا بە تایبەتی وە بە دەرجێکی کەمتریش لەگەڵ بلۆک بەسەن لەگەڵ چین کۆمۆنیزمی چینی خۆیان ینی پێناسا کرد ئەمەی ئۆچەلان بە بڕوای من باشکاوە ڕاگەێنێ بەڵام تەمانم دەورە تەواو بە خۆشیڵێ دەڵێ بە کۆتایەتنی ڕوخانی بەوەڵێ بەسەر سۆسیالیزم ئەنی بە بڕوای من بە کۆتایەتی بلۆکی ڕۆژهەڵات و بلۆکی شۆرەوی ئەمە ئەڵگۆڕێکی تازەی لە ئاتی دنیا دروست کرد سەرکەوتنی بلۆکی ڕۆژاوا بلۆکی غەرب کەم بە دیموکراسی بەوە تعبیری لەکە یعنی زەڕەتی بۆ ئەحزاب ئەو ئەحزابان نەهێشتەوە کە لە چوارچەوەی با بڵێن شەڕیان لەگەڵ دەوڵەتەکانە مەجبور بوون هەویەتی چەپ و کۆمۆنیزم و نەوەک لانگری لە قوتبی شەرق بۆخوان هەڵبژێرن مەجبور بوون یعنی ڕووبکەنە مەسەڵەن تا زۆر بەشێکی زۆر لە حیزبە شوعیەکان ئەوانەی سەبەب بلۆکی شەرق بوون وردە ناوی خوان گۆڕی پاشگیری کۆمۆنیزمیان هەڵا بردە تا خوان گۆڕی بە ئەحزابی دیموکراتیک سۆشیال دیموکرات بەم شێوەیە لەگەڵ ئەو باهۆزەی کە باهۆزی پێڵەن دیموکراسی و باهۆزی غەرب دیموکراسی غەربی بوو ئەم ئاڵگۆڕ ڕوویە لە ئاسی دنیا ڕوویە بە بڕای من پەکەکەش ینی لە بەیانەکەی عەبدوڵڵاهچان باسۆکە کە پەکەکە هەرە بۆیە و کاتە ئەنی ئەم ئاڵگۆڕی لە خۆیان بکرداوە ئەڵێت بە جۆرێک دووبارەی کردووەتەوە ینی بە شێوەیەکی ناپێویست ئەم واقعەتی دووبارەکانی دەمێکەیە ضرورەتی پەکەکە وەکو هێزێکی چەکدار وەکو هێزێکە لە چوارچووی بلۆکی باڵێن شەرقا خۆی تعریف کردووە مە نەماوە و مە کۆتایی هاتۆ بێ خۆی لەگەڵ دنیای تازە لەگەڵ دنیای با بڵێن ئەمەی کاڵێ بلۆکی ڕۆژاوە لەگەڵ ئەم دیموکراسی ڕۆژاوە لەگەڵ ئەم قوت بەسەر کە بەحەڵ ینی باسەکەمان ئەتوانێت سەبچێتە لایانی کەش کە دنیا بەرەو جۆرێک لە جەمسەری ئەڕوا بەڵام لە تاحیرە خێرا بلۆکێک نەماوە بەناوی بلۆکی بەناو کۆمۆنیستیەوە کە ئەو پێوانە ئەو پێودانگانی کە ئەحزابە ناسیۆنالیستیە یا نەوعانما بۆرژوازی وردە بۆرژوازیەکان کە مەجبور و تەفسیری کۆمۆنیزم و نەوێک لانگری بۆ کۆمۆنیزمی شەرقی لە خوان پیشانبن ئەمە تەواو بووە و ئەم پەیامە ڕاگەێنەوە ئەمە دەمێکێت تەواو بووە بۆیە مەسەلەن پێم وایە کە ئەمە خاڵێکی مهمە بەڵام خاڵێکی تر بە بڕای من ئەوەیە کە یعنی وەکوتم بمبەخشە ضرورەتی ئەو حیزبە لەو جۆرە لە چوارچێو تەقسیم بەندیەیە و بەو شێوەیە لە خەبات و تێکۆشان ئەمە ضرورەتی لە دەستدایانی ئەو لە چوارچێو دۆخەی پێشووە ئەم شەڕانە ئیمکانیە بۆ تاگە دیقەت بەی زۆر لە ڕێکخراوە چەکداریەکانی ئەمریکای لایتین هەتاوانەی کرد ڕێکخراوە چەپەکان وردە لەگەڵ دەوڵەتە مەرکەزیەکانە نوعێک لەگەڵ سڵحیان کرد پرۆسەی ئاشتیان کرد و بە جۆرێک پرۆسەی چەکدانان تقریبەن لەوێش یعنی هین بوو سائید و باو بووە نوعێک گەڕانەوە بەناو پەرلەمان و بەناو خەباتی پەرلەمانی کە خۆداگادێتە لە ئەمریکای لاتینیشە ڕەواجی پیا کرد ئەمە بە بڕای من ئەواڵ گۆڕە بوو کە لە جەوهەری پەکەکە ڕوویە بەڵام مەسەلەی کەش کە بە بڕای من لە چەند ساڵی ڕابردووە
ڕوویاوە ئەو ژەواڵە گۆڕانی کە لەسەر لە ناوچەکەیان ڕوویاوە هەم لە کۆمەلگای تورکیا هەم لە کۆمەلگای کوردستانی تورکیا هەم لە تەقسیماتە جیهانیەکانە کە پێویستی بەوە ئەم ڕووداوە ڕووبا پێویستی بۆ بوو کە ئەم ئاڵگۆڕە ڕووبا و بەڕای من ئۆچەلان ئەوێت مجاراتی ئەوێت هاوتەریب لەگەڵ ئەم دۆخە تازا بڕوە کە یەکەم وەکوتمان زەرۆتی حیزبێکی چەکداری مەسەلح بەو باگراوندا بەناو چەپیەوە نەماوە و زۆرتر وەکو حیزبێکی دموکرات و هاوکات پرۆسەی پەرلەمانی و خەباتی پەرلەمان چوون بەناو دەوڵەت و یعنی میکانیزمەکانی ئەو میکانیزمانی بۆژوازی کێسە لە بەردەسایە لە چوارچەوەی دەوڵەتە کارەکانی خۆی بکەوە بە جۆرێک ئەو ئامانجانەی کە هەیە بوو ئامانجی دروستکردن دەوڵەتێکی نەتەوەیی دەوڵەتێک یا وەکو خۆشێڵێت مثلەن دەوڵەتی نەتەوەیی دەوڵەتی باڵێن لەسەر بنەوەی فیداڵی هەتا حکمی زاتی ئەڵێمانە هەمووی بەسەر چووە یعنی بە جۆرێک تقریبا وازێنانە لەو جەوهرەی کە پەکەکە لەسەری دروست بووە و خۆ هاوتەریبکردن و هاوجودکردن لەگەڵ دەورێکی تازە کە دەورەی بابەتە سەرکەوتنی بازاڕی ئازادە سەرکەوتی دیموکراسی بۆژوازیە و جۆرێک کۆتای هاتی ئەو شێوازەیە لە خەبات لە کێشمەکێش دەبنی هێزە مخالیفەکان و هێزە نێهارەکان و بستۆ چەکداریەکان لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە بەڵام ئەگەر هەڵسەنگاندن بۆ بکەین سەربەخۆ لە ئامانجی ئەم لایەنە سیاسیە ئەوەی کە لە بری خەباتی چەکداری بێت لە شێوەیەکی تری مەدەنی وەکو دیموکراسی و هەڵبژاردن و پەرلەمان و ئەم ڕێگەیان بگرێتە بەر کارسازتر و گونجاوتر نییە؟ ئەزانین چۆنە بە بڕای من وەکوتم زەڵۆتیم ئەم جۆرە لە خەباتی چەکداری تەواو بوو ئەوە بزوتنەوەی خۆی هەڵی بژاردۆ بزنێک خۆی ساڵێ من کۆتایی پێهێنم یعنی ئەوە نەچینی کرێکاری کوردستان بووە نەچینی کرێکاری تورکیا بووە ئەوەی هەڵبژاردۆ کە بەم جۆرە ئەم کێشمە کێشە بکە ئەو دۆخێکە فەرز بۆ بەسەریا و کە لەلایەکی شۆب لەلاەن دەوڵەتی تورکیا بەسەر فەرز بووە ڕوتێکی ناسیۆنالیستی کوردی هاتووە بەم شێوەیە ئەم کاردانەوەی کردو ئەو نەچوە ڕێگەی باڵی خەباتێکی تر هەڵبژێرێ بەڵام ئێستا کە خۆی ئیدعای ئەوە ئەکات کە ئەمە تەواو بووە زەڕەتی مەسەن شێوە خەباتی چەکداری بستۆی چەکداری کۆتایی هاتووە بە بڕای من ئەسڵ ئەمە دەورێکە کاتەوە کوتم ئەمە نە ئیرادەی خەڵکی کرێکار زەحمەتکێشی تورکیا تیا بوو نە کوردستانی تورکیا بۆیە کاتێکە خۆی خاوەنی بزوتنەوەکڵێ ئێمە ئەم شێوازە لە خەبات دەستبەرداریە بن شێوازی کری هەڵە بژێرین معلومە کە ئەو شێوازەی تر باشتر لە شێوازی کوشتار و شێوازی سەرکوتوش ببەخشە شێوازی ینی باڵێن گۆڕینی ناوچەکانی ناوچە کوردستەکان بۆ ناوچەی جەنگزەدە و شەڕ و پێکدانانی شەڕ و لەبینی هێزەکانی پەکەو لەبین دەوڵەتی تورکیاوە حتمما ئەمە باری ناهارامی دروستەکە بۆ خەڵکی هەیە حتمما کوشتار و کاولکاری بەدوای خوانێ حتمما دۆخی ئابووری بەرەو داوە بە حتمما ڕێگەل لەوە گرێکە پرۆژابووریەکان لەو ناوچانە بەرەو پێشتر ڕێگە ئەتام ینی هەژاری پەرە بە هەژاری فقر ئاات ئەمانە واقعەتەکەن بەڵام یەک تەجروبەی واقعی ژەیانی ئەگەر دیقەت بێ لەپاڵ بێکاریگەربوونی ڕوتی چەکداری پەکەکە کە خۆی ینی وەکو ئەبڵاوچان دانی پیانێت چەند ساڵێکەمە تەواو بووە لەگەڵ ئەمە گەر ببینی بزوتەوەیکی تر لە کوردستانی تورکیا لە تورکیا سەری هەڵاوە ئەم بزوتەوەیە ئەگەر سەری بکەین لەباری فکری و ئایدۆلۆژی و تا بزوتنەوەی لەباری کۆمەڵاتەوە هەمان بزوتنەوەی پەکەکەیە ڕاستە بزوتنەوە چەکداریەکەی نییە بەڵام هەمان بستۆی ناسیۆنالیزمی کوردە لە ژێر ناوێکی ترا کە ئێستا عەبدوڵڵاچەنان ئیدعایەکەوەی کە مەسەڵێک کۆمەلگای دیموکراتی و نازانبراتی گەلان کە بە تعبیرێکی ترە بە بڕوای من تعبیرێکی دەتوانێت سێ لەسەر بکەین کە لەم چوارچۆیان مەسەن بە جۆرێک جوجوڵێکی دەستی پێ کردووە بە تایبەتی ئەو گروپای ئەو ڕێکخراوانەی ئەو حیزبانی کە تاسە دروست سەرنجام ئەخیریان ئەمە پێوەن دەم پارتی مەسەن ئەنواع ئاشکال ڕێکخراوی دروست کرد یعنی ئەمانە هاتن کە پەنا بردە بەس خەباتی سیاسی و خەباتی مەدەنی و پەرلەمانی کە خۆتان ئاگادارن تەوان ئەمانە ئەندام پەرلەمانیان پەرلەمانی تورکیا هەیە بەڵام هەمیشەش دەوڵەتی تورکیا سەرکوتی ئەمانەکە ئەندام پەرلەمانەکان ئەگرێ قەیوم دانێ بەسەر مەسەن بەرپرسی شارەوانیەکان کە ئەمانە هەڵبژێراون ناوچە کوردنشینەکان بەڵام معلومە کە گەر تەق و تۆق و شەڕ و پێکدادان و کوشتار نامێنێ معلومە ئەمە دۆخێکی گونجاوتر بۆ خەباتی سیاسی بۆ خەباتی کرێکا و زەحمەتکێشی کورد و تورک لە تورکیا و هەتا بۆ مەسەلەی کورد بە بڕوای من زەمینێکی لەبارتر دروستەکە کە یعنی کە خوێن ناڕێژێ و خەڵک مەسەن ینی شوێنی ژیان و گوزاری نابێت بە مەیدانی جەنگ بەڕای منەوە دەستکەوتێکە بارحاڵ دواتر لەسەر پرسیاری تایبەتیمە بێت کە مەسەلەی کورد لێرە بەدواوە چۆن چارەسەرەکرێت و هەروە پرسیاری بینەری شەهاتووە کە ئەم پرۆسەی ئاشتیە
مەسلەی کورد دەگەیان پرسی کورد بە کوێ دەگەێنێت بەڵام لەسەر کاردانەوەکان دوای ئەم پەیام بڵاوبوونەوەی پەیامی ئۆجەلان ئەوەی کە من لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە وتار و لە گفتوگا دەبینم هەندێک بە جۆرێک تەسلیم بوون باسی دەکەن و هەندێکیش باز لەو دەکەن کە ئەمە هەموو کەس لی تێناگات ئەگەر کەسێک ئاشنایی ئەو نووسینانەی عەبدوڵڵا ئۆجەلان نەبێ لەو پەیامە تێناگات هیچ کەس هێندەی عەبدوڵڵا ئۆجەلان شارەزای تورکیا و پرسی کورد و هەتاوەکو دوایی نییە و دیارە ئەمە گرنگی خۆی هەیە ئێوە لەسەر کاردانەوەکان چیتان هەیە؟ زای چۆنە بەڕای من کاردانەوەکان چەند بەشێک بوو بەشێکەوەی کە پێشوازی لێکرا لە ناو بەشە جۆر بە جۆرەکانی ناسیۆنالیزمی کووردا هەتا ئیسلامی سیاسی لە کوردستانی عێراق بۆ بە جۆرێک دەستگانێ و دەوڵەتیەکان معلومە پێشوازیان لەم بانگەوازەی ئۆچەلان کرد کە دەستبەرداری خەباتی چەکداری بێ ئەوان تەبەن بە تایبەتی باڵین دەستگا ڕسمیەکان دەوڵەتەکان ئەمانە پەکەکۆک و دەستگای وەکو حیزبێکی تۆریزم وەکو هێزێکی تۆریست سەیرەکەن کاتێک کە ئەنی ئەوان نوعێک لەم بارۆ پێشوازەکەی لەوەی کۆتایی بەم تیرۆرەیە یعنی هەتا دەوڵەتی تورکیا بە جۆرێک ڕاگەیاندنێک ئەگەر لێرە و لەوێ کرابێت بە جۆرێک کۆتایی هاتن بە تیرۆر سەیریەکە بەم شکڵە سەیریەکە ئەمە گۆشەیەکێتی گۆشەیەکی تریەوەی کەوتم ناسیۆنالیستە کوردەکان مەسەن لە بەرزانی و لە تاڵەبانی و لە سەلاحەدین بەهادی لەمانە کە پێشوازی لەکەن معلوم ئەوان یعنی ئەوان باڵین بەرژەوەندیان لەمان نییە کە پەکەکە مەسەن بەم شێوە بێ ئەوان حتمما مەسەن ئەو ڕێگەی کە یعنی بەرژەوەندیان لەگەڵ تورکیا هەیە نانەوێت کە کێشە سەرێشە بۆ تورکیا دروست بێ حتمما پیان خۆشە کە پەکەکە هەتا بە خراپترین شەرایط و مەرج تەسلیمی تورکیا بێتەوە لاوان ئاسایی یعنی ئەوان بەرژەوەندیان لەگەڵ تورکیا هەیە و معلومە کە بۆکوتم ئەم پێوازە لە خەباتی چەکداری لەوانێ سەرێشەش بۆ بەشێک لەوان دروستکە کاگەرەمە تەواو بێت ئەوانش مەسەر بە تایبەتی بۆ یەکێتی ڕەنگە ئەو فشارانی کە لەسەرێتی ئێستا لەلایەن تورکیا ئەوانەش نەمێنێت بەرحەڵ دەستکەوتێکە بۆ ئەو بەڵام ئەوەی کە دیوەکەی ئەو دیوکاڵە مەسەن ئەمە ئاشبەتاڵە بەرحەڵ کەسانێکی ژەبوون کەمان بە ئاشبەتاڵ لە قەڵەما کە ئەم زووتر ئاشبەتاڵی کردو بەرحەڵ ئەزانین چۆنە من ڕاستەکەی بە پێچەوانی ئەم بۆ چوونە یعنی ئەزانین چ هێزێکی سیاسیە جۆرێک لە خەباتی کرد و خەباتی چەکداری ئێستا لە من خەبات چەکداریم کۆتایی پێهێنم یعنی ئەوەی کە یعنی ئەمە مەفهومی ئاشبەتاڵ تەسەکەم زۆر دقیق نەبێ بەڵام واقعان ئەمە ئیسپاتێک کات یعنی ئەوەی ئیسپات کرد کە خەباتی چەکداری بستۆی چەکداری دەمێکەیە تەواو بۆ کۆتایی هاتووە یعنی تەسبیتەوەکە ئەوە ئەسلمێنێ ئیتەمە ناوی ئاشبەتاڵی لێنە من بەڵاستەکەی هیچ سەمپاتی بۆ نیە کەمە درێژە بکێش وەکوتم یعنی ئەگەر چەکدانانی پەکەکە کە خۆی هەڵی بژاردووە چەکی هەڵبژاردووە ێستا چەکدانان هەڵبژێرێ بەڕای کۆتایی بە خوێن ڕێژێنێت کۆتایی بێنێن بیان و بە دەوڵەتی تورکیا سەرکوتی خەڵکی کوردستان بکە و ناوچەکان مەسەن بیکا بە شرایطی جەنگی و پەلامار با و ماڵ بڕوخێنێ ما بڕوخێنێ بۆچی خراپە ئەگەر ئەم جان بێ بۆیە بەڵام چۆنە بەڵام ئیسپاتی کەوەی کە یعنی ئەم بزوتەوە چەکداریە فەشەلی کردووە یعنی ئەم یعنی بزوتنەوە ئەم بزوتەوەی کوردایەتێک کە تا ئێستا لەسەر ئەساسی چەک و کێشمەکێشی چەکداری هەوێتی خۆی پێناسە کردو ئەمە فەشەلی کردووە ئەبێ لە شوێنی تر کاتەوە بەڕای من ئەو ڕێگەی کەوتم مەسەن ئەم ڕێگەی لە کوردستانی تورکیا جۆرێکی تر خەریکە ناسیۆنالیزم کە جۆرێکی تر خەباتی خۆیەکە جۆی تێباتە پێشەوە بە بڕام ئەمەم جانبەی تایەت ئەوەی کە باسی جانبی کۆدەکانیش کە باسەکەمە بڕای من ئەزان چۆنە ئۆچەنان زۆر وازەح قسەکانی کردو بەڕای من هیچ کۆدێکی تیانی وە ئەگەر کۆدی تیا بووە ئەزان چۆنە مراد قەرێلان ئەندامی سەرکردایەتی پەکەکەی خۆی ئەڵێت ئۆچەنان داوای چەکدانانە کە ئەمە خۆ بە ئینێک ناکرێ ئەڵێ بێ ئاپۆ خۆی فیزیکی ئازاد بکەوە بێت سەرپەرشتی هەڵڕەشانەی پەکەکە بکە ئەڵێ بێت خۆی بێت قسە لەگەڵ ئەم ئەندامانە بکە هەزاران چەکدار هەیە ئەمانە ئیدۆلۆژی فیداین یعنی قابل ئەمە چ کۆدێکی چۆن ئۆچەلان چۆن قەرەلان تێگەیشتۆنەوەی کە ئەمە پەیامێکی ئاشکرایە بۆ چەکدادان و هەڵوەشانەی پەکەکە بەڕاستی هەرم هەموو کە زەمەی لە تێگەیشتووە جایتەوەی کە بەعزێ لاگرانی پەکەکە بە شوێن کۆداگەڕن بەرحەڵ دیارە معلوم بێ بەیانێکی سیاسی واضح بێ گەربانێکی سیاسی بۆ خەڵکو بۆی نەبێ واضح بە بەڵام دیارە ئەمە بەڕای من بیانوێ کە زانین چۆنە بەعزێک لە لاگرانی پەکەکە خۆشیان یعنی تووشی نەوێک لە چۆنەڵی شۆک بوون لەم پەیامی عەبدوڵڵا ئۆچەلان نازان چ کاردانە بکەن مەجبورن بیکەن بە کۆد بەڵام بە بڕای من واضحە کە عەبدوڵڵا ئۆچەلان داوای چەکدانانەکە ئەڵێم حرەکەی چەکداری تەواو بووە و ئێمە هیچ قەد و هەچە هیچ قەید و شەرتێکی داناوە بۆ چەکدانان بەڕاستی ئەگەر دیقەت بن ئەڵێ من بانگەوازی چەکدانان و هەڵواشانی پەکەکەکەم بۆ مەسولێت تاریخە لاستۆگرم هیچ بەرجێکی نەوتووە ئەوەی کە ئەڵێن لە پێشا باسەکە کۆمەلگا دیموکراسی بێ و یاسایانە ئەمانە بازەکە بەڵام خۆ نەیوتووە
هەڵوەشاندنەوە و هینی پەکەکە بەسراوەتە بۆی کە ئەم مەرجانە جێبەجێبن هیچ ئەوانەک و بەرجنەوەوانەک و فکرێک گوتووە بەڵام لە دوایە بە سەریحی ئەڵێ من داوای چەکدانانی پەکەکە و هەڵوەشانەوەی ئەەکەم داوایەکی وازح و مەلموسە بەسەر ناڵێ من داوا لە تورکیاکەم کە دەوڵەتی تورکیاکەم پەرلەمانی تورکیاکەم کە وابکە هیچی نەوتووە ئەمانە هیچ پەیامەکەی بخوێنەوە هیچی نەوتووە بەڵام بە وازحی ئەڵێ کە من داوای چەکدانان لە پەکەکەکەم داوای هەڵوەشانەوەکەم و هیچ بەرجێکتری نەوتوە بەڵام ئەوە تا مەسەرەن هەم وەکوتم قەرەیلان هەم باڵێن قیادەی پەکەکە لە قەندیل ئەڵێ ئێمە تەواو شەڕیان ڕاگەیاندووە وەکو بنەوەیەک نیازپاکی شەڕیان ڕاگەیاندووە ئەگەر بەسیان بگورە ئەگبەسیان ڕاگەیاندووە و ئیتر مەرجەکەی تریان خۆ سەرەوەی کە پەکەکە چەکدانێ و هەڵوەشێتەوە بەستیانەوە بۆی کە ئەبێ ئۆچەلان ئازاد کرێ و خۆی بێت ڕاستەوخۆ فیزیکی سەرپەرشتی چەکدانان و هەڵوەشانی پەکەکە بکە معلومە کام یعنی ئەمە بە بڕای من ئەمە جوابدانەکەی پەکەکە و قیادەی پەکەکە لەگەڵ بانوازەکەی ئۆچەلانە جیاوازی هەیە زۆر وازح جیاوازی هەیە مەرجی داناو بۆ هەڵوەشاندنەوە بەڵام لە کاتێکە بانوازەکەی ئۆچەلان هیچ مەرجێکی داناناوە بۆ چەکدانان هەڵوەشانی پەکەکە لەسەر ناوەڕۆکی پەیامەکە پێم خۆش و پرسیاری تریش بکەم بە تایبەتی کە باس لە مافی کەلتوری دەکات دەیهێڵمە بۆ خۆتان ئەگەر ویستانە سرە و جان بەش قسە بکەم بەڵام پرسیاری بینەر بێنمە سەر شاشەکە و باز لە پرسی کورد ئەکات ینی دوای ئەم پرۆسەیە ئەمێکی پێوترە پرۆسی ئاشتی لە تورکیا و دوای ئەگەر ئەم پەیامەی ئۆزەلانیش چۆیە جێبەجێکردنەوە و پەکەکە خۆی هەڵوەشانە و چەکی دانا بەمانای چارەسەرکردنی پرسی کوردێت ئەزانی چۆنە من ڕاستی پێم خۆش بوو کە یەک نقطەیکە باسکەین کەویش بۆچی تورکیا ئەم داوای ئەم پەیامەی گەیاندووە مەسەر باخچەلی بۆچی داوای کە چکە پەیامەکەی ئۆچەلان دوای ئەو بانگاوازی باخچەلی و ئەوانە بوو بارحاڵەکە فرسەت بوو لەسەر قسە بکەین بەڵام من بەڕاستیەوە پێویستە ینی من پێم وایە کەزان چۆنە چارەسەری کێشەی کورد لە پەیامەکەی ئۆچەلان و لە عینەکەی ئەوان نییە بە چ دەلیلێک ینی تەوان بە بڕوا من چارەسەری مەسەلەی کورد ئەگەر بە مەفهومە ناسیۆنالیستەکەی بڵێ کە ئەوان تەوان فیدالیزم و دەوڵەتی قەومی و ئەمانیان هین کردووە ئەمە باڵین ڕێبازی ئەوانیا ڕێگەی ئەوانە ڕێگا چاری ئەوانە بۆ چارەسەری مەسەلەی کورد بەڵام لە ڕوانگەی ئێمە کۆمۆنیستەکانەوە لە ڕوانگەی چینی کرێکارەوە و لە ڕوانگەی واقعیەتی عادیلانەی چارەسەری مەسەلەی کوردەوە مەسەلەی کورد بە بڕوای من لە یەک کاتە لە تورکیا چارەسەرە بێ کە دەوڵەتی تورکیا مافی هاوڵاتیانی کورد زمانی نیشتەجێی ناوچە کوردنشینەکانی تورکیا یانەوەی پێڵێن کوردستانی تورکیا بە ڕەسمی بناسێ بۆ ئەوەی کە ئەم خەڵکە ئایا ئامادەن لە چوارچێوەی دەوڵەتی تورکیا بمێنەوە یا جیا ببنەوە هەڵبەت مانەوە لە چوارچێوەی دەوڵەتی تورکیا بەمەرجێکە کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێک بێت قومی نەبێ و دەوڵەتێک بێت دینی نەبێ یعنی دەوڵەتێکی غیرە قومی و غیرە دینی بێت لە کاتێکە کە دەوڵەتی ئێستەی تورکیا دەوڵەتێکی قومیە و ئەو حزبانەی کە لەسەر حکمن واتە حیزبانەی کە داوای ئاشتیەکەن حیزبی ڕاسیستی فاشیستی تورکین و ئیسلامی تورکین و هەوێتی تورکیا هەوێتی دەوڵەتی تورکیا تورکیا و بە هیچ شێوەیەک ئامادە نییە مافی یەکسانی هاوڵاتی بە هاوڵاتیانی کوردستان معلومە کەمیمکان نییە ئەمە چارەسەر بێت یعنی چارەسەری واقعی مەسەلەی کورد وەکوتم لەم حاڵتە هەڵبەت لە دۆخێکا بێت کە ئەگەر چینی کرێکان لە تورکیا بتوانێت شۆڕش بکات وە سەرکەوتن بەدەستبێنێ وام دەوڵەتی کە هەیە لە ناوی با دەوڵەتی کرێکایی دروستکە معلومەوەی یەکسەر بەبێ هیچ هەر لە چ کەساتەکانی یەکەم ڕاگەانی دەوڵەتی کرێکاریە کێشەی کورد هەلەکەن بۆی کەڵێن هەموو هاوڵاتیانی تورکیا هاوڵاتی یەکسانن لە ماف لە حقوق لە باری کۆمەڵاتی هەموو بارێکەوە و هەموو ینی ئەو مافانەی کە بۆ هاوڵاتێکی تورک زمانە هەیە بۆ هاوڵاتی کورد زمان و هەر جۆرە ینی کەسێک هاوڵاتی کە بە زمانی تر قساکە ئەگەر ئەمە ئیمکانی نییە لە ئێستا ئەم ئامادەیە خاڵی دۆمەوەی کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی سکولار و غیرەمەدەنی غیرە قەومی بێ کە ئەوەش بە بڕوای من لەم دەوڵەتەی ئێستا ئەمە ممکن نییە بۆیە من پێم وایە کە ینی هەتا ئیمکانی ئەوە نیە نە بە تەنحەکەی ئاپۆ پەکەکە ئەتوانێت کێشەی کورد هەلکە نە بە خەسڵەتی دەوڵەتی تورکیا ئێستا بۆیە ئەمەی کە ڕوو ئەیات تەنها شەریکردنی ناسیۆنالیزمی کورد و بۆرژوازی کوردە وەکو چینی بۆرژوازی دەسەڵاتداری کوردی لە ناوچە کوردنشینەکانە لە چوارچەوەی دەسەڵاتداری تورکیایە و ئەوان ئیمتیازاتی سیاسی و
قانونی وەربگرن وەکو چۆنەوەی کە لە کوردستانی عێراقا یەکێتی و پارتی وەکو دوو حیزبی ناسیۆنالیستی کوردیان ناسیۆنالیستی کورد بە گشتی لە چوارچووی فیدرالیزمی قەومیان لە عێراقا مەجموعەی امتیازاتی سیاسی و اقتصادیان بەدەستهێناوە ئەوانیش لەو چوارچێوەی کە دیارییان کردووە ئەوەی کە ئۆچەلان بازەکە من پێم وایە کە ڕەنگە لەمەش کەمتر بێت چکە و بەرحاڵ ئەڵێ نە دەوڵەتی نەتەوەیی نە فیدراڵی نە حتا حکومی ذاتی تەناوەی کە ئەمان بچنە ناو دەوڵەتەوە بەشێک بنە دەوڵەت و باسی دیموکراسیەکە بەڵام معلوم لەو دیموکراسی کە لە تورکیا چ دۆرە دیموکراسیەکە بێت ئەوەی کاڵێ براتی گەلانی یعنی چی معناکەی چییە مثلا ئەمانە مەفهومی بەڕاستی هیلامی و نامعلومن یعنی براتی گەلان چینەکان گەلەکان تەبەقەن شعبەکان تەبەقەن یعنی ئەمانە مەفهومێکی بەڕاستی خەیاڵی نەک ئەنارکیستیە کە هیچ واقعە دەدنێ واقع هیچ معنایەکی نییە غێری دیموکراسیەکە شێوەیە کە خۆتان نەزان دیموکراسی لەلایەنەکەی خۆیان بۆ بە توڕەهات و گاڵتە جاڕی مەسەن لە ئەمریکا لە ئەوروپا خۆتان ئەبینن کە ینی هەر ڕۆژێک ینی مافە دیموکراسیەکانی خەڵک پێشێ لەگرێت سەرکوتەکرێت مەسەلەن ئەو خۆتان ئاگاداریەوەن بۆیە ئیمکانی ئەوە نیە کە تورکیا خۆی دەوڵەتێک لەسەر بنەمای نەفی هەوێتی قەومی کورد و ئەوانەدا هین بووە لەسەر هەوێتی تورکی دامەزراوە و لەسەر استیبداد و سەرکوت و دەسەڵاتی پۆلیسی دامەزراوە معلومە کە ئیمکانی ئەوە نێتە ئەو دیموکراسیەکە لە ئەوروپا هەیە لە تورکیا دامەزرێت بۆیە پێم وایە کە کێشەی کورد نەخێنە لە چوارچێوەی دەوڵەتی تورکی ئێستایا چارەسەر بێنە ناو چوارچێوەی ئەو پرۆژەی کە پەکەکە و ئۆچەلانی دیعایەکە. ئەگەر دا بکەم بە کورتی وەڵامی ئەو تەوەرەش بدەینەوە کە بینەر پرسیار دەکە کە بۆچی تورکیا ڕێگە دەدات لەم کاتەیە ئەم پەیامە بڵاو بێتەوە و ئەگەر خۆشم درێژەی ئەم پرسیارە بپرسم کە دەستکەوتی تورکیا لێرەدا چی دەبێت لە ئەگەر بە ئەنجام گەیان ناوەڕۆکی پەیامەکەی ئۆجەلان وە هەروەها پەکەکەش چی سوودێکی بۆ دەمێنێتەوە سوودێکی سیاسی. بەڵێ ئەمن باسم کردیانی باسی پەکەکەم کرد کە وتر ئەو دەرفەتەی بۆ کرێتەوە کەلانی کەم لە چوارچێوەی ئەو دۆخە سیاسیا بێنێت ئەو خەباتە پەرلەمانەی بێتە پێشەوە کە ڕەنگە خودی پەکەکە یعنی خودی ئەو ڕێکخراوی کە ناوی پەکەکەی ڕەنگە هیچ جێگەیەکی بۆ قایل نەبن بەڕاستی یعنی وەکو پەکەکە وەکو ڕەوتەی اجتماعیەکەی کە لە کوردستانی تورکیا نفوزی هەیە لە ڕێگەی دەم پارتی و ڕێکخراوی دەم بابەتانەوە ئەتوانێت درێژە بە خەبات بکەێت بەڵام بۆ وەکو ئەمەی کە ئەم پەکەکەی هێزە چەکداری کە هەیە ئەمەی قیادەکانی بەڕاستی ئەمە چارەنووسی معلوم نییە و شتێک دیار نییە ئایا قیادەکانی چیان بەسەرێ بە تابەتیش وەکو ڕاگەیەنراوە دەوڵەتی تورکیا قبوڵی ناکات کە چەکدارەکانی پەکەکە قیادەکانی چۆت ناو تورکیا و ڕەنگە لە وڵاتێکی سێم ئەوە ئەگەر ئەوە قبولکات لە وڵاتێکی سێم ئەوان بمێنەوە ڕەنگە بە جۆرێک کوردستانی عێراق ئەو بە تایبەتی کە هەم پەکەکە و ئۆچەلان داوایان لە کوردستانی عێراق و مەسعود بەرزانی کۆ بێتە ناو باڵین ڕووداوەکەوە پرۆسەکەوە هەم بۆی کە تورکیا بە جۆرێک ئەمەی پێ باشەوە ڕێگەی یاون کە سەردانی مەسعود بەرزانی بکەن و مەسعود بەرزانی نزیکاتی لەگەڵ تورکیایە ڕەنگە هەرێمی کوردستان ئەو شوێنە بێت کە لانی کەم ئەگەر بۆ دەورێکی موقەتیش بێت ئەگەر پەکەکە چەک دابنێ هێزەکانیان چەکدارەکانیان لە کوردستان عێراقا بە شێوەیەک لە شێوەکان لە چوارچێوەی کەم پا بێ لە شێوەی نازانم بەرحاڵەوە معلومە دانوستانی داهاتوو دەور نەخشی دەوڵەتانی تر مەسەن دیارێکە کە چۆنە بێت بە تایبەتی ڕەنگە UN بێتە ناوە لەم قەزیەیە ئەوە چۆنە بێت بەڵام بۆ تورکیا زان چۆنە بۆ تورکیا بە بڕای من خۆشبەختانە کە و پرسیارە کرا تورکیا پێویستی بەمەیە ئەزان چۆن تورکیا لە بەڕای من لەباری ئەمنیەوە لەباری سیاسیەوە لەباری عسکەریەوە پێویستی بەم نەوع مصالحەیە لەگەڵ پەکەکە هەیە مەسەن خۆشیان ڕایان گەیاندووە بەسا گەردیقەت بەن هەم لە پەیامەکەی عەبدوڵڵا ئۆچەلانە کاڵێ یعنی کۆمار جمهوریەتی تورکیا ناتوانێت درێژە بە ژیانی خۆی بە ئەگەر ئەم مصالحەیە ڕوونەیە و بە جۆرێک لە جۆرەکان دەوڵەتی تورکیاش و مەسەن باڵین ئۆردوگان و ئەمانە بە جۆرێک ڕایان گەیاندووە کە ئەمان ڕێگە نایەن کە ناوچەکە وەکو 200 ساڵ لەمە پێش دابەش کرێتەوە یعنی چی یعنی تورکیا ئەو خەتەرەی لەسەرە وەکو هێزێکی ناوچەیی وەکو هێزێکی یاریزانێکی ناوچەیی ئەو خەتەرەی لەسەرە کە ڕەنگە کارتی پەکەکە و کارتی هەسەدا لە دژی بەکار بێت بۆ دروستکردنی ئاژاوە و دروستکردنی تێکدانی جەوی ناوخۆی تورکیا و ئەو دەستکەوتانی کە ئەوەیە وەکو هێزێکی ناوچەی بەدەستی بێت ئەمانەی دەست دەکەوێت بۆیە بەڕای من مەرجی مهمترین شت کە تورکیا هەیەتەوەی کە بتوانێت دۆخێکی ئارامی ناوخۆیی بۆ تورکیا دروست بکات کۆتایی بەبوونی چەکداری پەکەکە بێنێ و لەم ڕێگەیەشە کۆتایی بەبوونی چەکداری هەسەدە بێنێ و هەسەدە وا لێ بکات کە بچێتەوە ناو پرۆسەی سیاسی لەگەڵ حکوومەتی تورکیا کە نفوزی ببوورە لەگەڵ حکوومەتی سووریا کە نفوزی تورکیای لەسەرە و بەم شێوەیە لە کێشەی هەسەدەش نەجاتی بێت
بتوانێت ینی لە دۆخێکی سیاسی ئەمنی جێگیرترە بتوانێت لە تەقاسم و لە دابشکاری ناوچەیە بتوانێت پێگەی خۆی دابین بکە. پێم وایە ئەمە مەسەلەیەکی زۆر میمە بۆ تورکیا، چونکە هەر جۆرە نائارامیەک بەتابەتی کەیسیفەکە کەیسێکی مهمە بۆ ئەو ئەتوانێت مەسەن ئێران هەیە کە منافسی ناوچەی تورکایە، ئیسرائیل هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان باشکار ڕاگەیاندۆکە و ئامادەیە هاوکاری هەسەدە و بە جۆرەگی بکە لە بەرامبەر تورکیا، ئەوش بە دەستکەوتی سیاسی خۆمە لە بەرچاوی ڕەشی خەڵکی کوردستانی سووریا بێ و هەتا لە کێشمەکێشی ناو جیهانی شا مەسەلەن ئەگەری ئەوەیە کە رووسیا و ئەمریکا ئەمانە هەمویان لەم مینانە ینی بۆ فشار لەسەر تورکیا دەور ببینن. یعنی من ینی لەم ڕۆژانە گوێم لەوە بوو کە ئەم کابرای ناوەکەم بیشۆتەمی کە پێڵ عەقلی مفەکری پۆتین باسی لەوە کرد کە ئەو خیانەتی کە تورکیا لە رووسیا کردوێتی لە سووریایە ئەمە واکە کە لەوانەیە مەسەڵ رووسیا ینی مشکلەیەکی نەبێت ئەگەر هەتا دەوڵەتی کوردی دروستکەن لە سووریایە مەسەڵ لەلایەن ئیسرائیل ئەمریکاوە. ینی بەرحاڵ ئەمەی چەند ئەما بێ یان نابێت ئەمە بەرحاڵ من پێم وایە کە شتێکی دوورە بە قەنەعاتی من پێم وایە ینی دۆخەکە ڕەنگە بۆ بارەیان نەڕوە، بەڵام ینی ئەگەری ئەوە هەیە لە مەسەلەی زان چۆن ترامپ زۆر تەبیعە کە فشار لەسەر تورکیا بکات لەبەر بەرژەوەندەکانی خۆی هەرەوەتە ئەوروپای خستە کەنارەوە لە کێشەکێشی خۆی لە قەزەی ئۆکرانیا و لە مەوزوعی ڕێکەوتن لەگەڵ رووسایە. بۆیە من پێم وایە کە ئەمە مەسەلەیەکی چارەسازە بۆ تورکیا پێویستی بەمەیە و حتمما ڕەنگە تورکیاش بە جۆرێک نەوێک لە نەرمی پیشان با، بەڵام ئەو هەدەفەکەی ئەوێ پەکەکە چەک دانێ و هەر ئیقداماتێک بە بڕوای من کە تورکیا بیکە بەسراوەتە بۆی کەچەکە پەکەکە چەک دابنێ و بە دوای ئەوە ڕەنگە ئەتا مەرفی نییە کە بە جۆرێک ئۆچانان ئازاد بکەن، بەڵام ئایا ئۆچانان ئازادەکەم چێتە قەندیل و سەرپەرشتی کۆنگرە بکە ئەمە شتێکی کە بڕێما دوورە، بەڵام ڕەنگە مەسەن ئۆچانە ئازاد بکەن لە شوێنێکا دەست بەسەر دابێن و ئەمە بکەن بە مەرجێک بۆی پەکەکە چەک دابنێ و هەنگاوەکان بە دوایەوە بێ دۆش کە سووریا پێ لە سووریا چێمەی ئەندامی تیمی دانوسەرکاری بینی ئیمراڵی بینی حکومەتی تورکیا بازۆکەڵێ لە دووسێ مانگی داهاتوە شتەکانی تر ڕۆشنەبێتەوە دیارە کە هەنگاوەکان بەم شوێ ڕەنگە ینی دەوڵەت تورکیاش مەرهونی کردەیە بەسپێت بۆی کە بێ پەکە بەجوێ هەنگاو بە ئەوش ڕەنگە ئۆچەلان بە جۆرێک ئازاد بکە ڕەنگە یا مەسەن لە شوێنێکی وەکو دەست بەسەرا دابنێت و دوایی مەرجەکانی تری مەسەن بۆ بێکە پەکەکە کۆنگرەی خۆیان ئینکا ڕەنگە بە بەشداری مەسەلەن لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە ڕێگەی زوومە بۆ ئۆچەلان بەشداری ڕەنگەمانە تەمین کردن بۆی کە پرۆسەکە بڕوە وەکوتم تورکیا پێویستی بەم مەسەلەیە. دو پرسیار ئەو پرسیار بینەرە بین لەسەر شاشەکە و ئاراستی بکەین و جاری کردا بکەینەوە ئەگەر وەڵامەکەی بە کورتی وەر بگرینەوە کە ئەرکی لایەنە چەپ و کۆمونیستەکان لە تورکیا دەبێت چی بێت لەم خۆلاقە؟ بەڕای من ئەرکی لایەنە چەپ کۆمونیستەکان ئەوەیە کە هەرچەند بەداخەوە مەسەلەن ئەوان جێگۆ پێگەیەکی زۆر گەورە و وازەحیان نیە ناو کۆمەلگای تورکیا، بەڵام وەکو مەبینێکی مەبدەیی هەرەوەی کە ئەوان بەڕای منە بێت دیفاع لە هاوپشتی چینی کرێکاری تورک و کورد بکەن وەکو مەبدا دیفاع لە مافی خەڵکی کوردستان بکەن بۆ ئەوەی کە بڕیار با لەسەر چارەنووسی خۆی و دژی هەموو ئەو سەرکوت و سەرکوتکاریانە بن کە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر خەڵکی کوردستان لە بەرامبەر خەڵکی تورکیا بە تایبەتی بەگشتی ئەیکا و خوازیارەوە من کە هەموو ئەو زیندانیانەی کە لە زیندان کراون چ بە زیندانی کوردن زیندانی لایەنە سیاسەکانی ترن ئەمانە ئازاد کرێن و داوا بکەن کە بێ فەزایەکی ئازادی سیاسی لە تورکیا هین بکرێ بەردەوام بێ و مەسەلەن داوای ئازادبوونی بەڕای من بێقەید و مەرجی ئۆچەلان بکەن و ئەمانە وەکو مەسەن مەجموعەی خواستی سەریع و ئازادکردن و دەستبەجێ ئازادکردنی ئەو ئەندام پەرلەمانانەی ئەو ئەندام سەرۆکشارانی باڵێن دەم پارتی ئەوانەی کە ناوچە کوردنیشەکان کە لایەن هینەوە گیران لەنا حکومەتی تورکیا گیران بەرحاڵ ئەمانە بە بڕای من کۆمەڵێک مەسایلە بێت کە لە پەیوەند بەم مەسەلەیەوە پێم وایە ینی وەزایف ئەرکی شەپ و کرێکاری تورکیا بەدەر لەوە بە بڕای من ئەرکیوان ئەسێوانێکەوان خەباتکەن بۆ هەڵوگۆڕی جدی لە دەوڵەت و لە سیاسەتی تورکیا و دامەزانی دەسەڵاتی کرێکاری کە بتوانێت مافی یەکسان بۆ هەموو هاوڵاتیانی تورکیا دابین کەەوە ئازادی و خۆشزەرانی بۆ هاوڵاتیانی تورکیا فراهم بکە. محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سوپاس کە لە بەرنامەکانی شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆیەوە و ڕێز و سڵاویشمان بۆ بینەرانی پێشەنگ تیڤی خۆشەویست بژین ماندوو نەبن. زۆر سپاس.
ئازیزان وچانێکی چەند چرکەی و لەسەر 8 مارس بەرنامەکانمان بەردەوام دەبێت لاگەڵمان بمێنەوە. بەڵە بینەرانی عزیز بۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژنان تەنها چەند ڕۆژێکمان ماوە و ساڵانە لەسەر ئەم بابەتە بەرنامەی جۆرا و جۆرمان هەیە و ئەم ڕۆژ با بەرنمەیەکمان دەبێت لەگەڵ سەوسەن سەلیم هەسوڕای بجوتنەوە یەکسانی خوازی ژنان ئێستا لە گەڵماندا. سەوسەن سەلیم ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش و دۆسپاس ئێوارەی بینەران و دیسەرانیش باش. سەرەتا 8 مارس پیرۆز بێت و بپرسم کە 8 مارس بۆتە سومبوڵی خەبات بۆ گەیشتن بە یەکسانی نێوان ژنان و پیاوان. باز دەکرێت جیهان زۆر چۆتە پێشەوە، بۆچی هێشتا لە ڕۆژگارێکی ئەمڕۆدا ئەم ڕۆژە 8 مارس و خەبات لە پێناو یەکسانیدا مانای خۆی هەیە و مانای ماوە یاخود پرسم ماوە؟ جوابەکەی ئاسانە، هەتا جیاکاری هەبێ، هەتا هەڵاواردن هەبێ، هەتا تموتیژی لە بەرامبەر ژنانە بکرێ، هەتا دەسەڵات و سیستەم بەدەستی عەقڵیەتی پیاوسالاریەوە بێ، هەڵبەت خەباتی خەڵکانی ئازادی خواژ و خەڵکانێک کە دڵیان ئەسووتێ بۆ یەکسانی و ئازادی، کەسانێک کە ژنان بە عینوانی ئینسان بە عینوانی هاوڵاتیەک یەکسان سەیرەکەن هەر بەردەوامە بێ. و ئەگەر چاک بخشێنین سیر بکەین لە یعنی ئەم خەباتە هەر ئیدامەی هەیە. مەسەڵەن ئەگەرچی بە شێوازی جۆرا و جۆر ئەوە تا سیرکە لە وڵاتانێکی وەکو ئەوروپایە هەرچەنە لە باری یاساییەوە گوایە قانون ژنان و پیاوان بە یەک چاو سیرەکە، بەڵام لە باری عملیەوە سیرەکەی جیاوازی هەیە. مەسەڵەن لە حەقدەستی ژنانە، لە فرسەتی کارکردنە، لە مەسەلەی ماڵداریە، زۆر شتە هەستەکەیت جیاوازی هەیە. اینجا چ جای تا ئەگاتەوە بە وڵاتانێکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانێک کە وڵاتانی هەژار و فەقیر کە ئیمکاناتێکی ئەو تۆ ناخاتە اختیاری خەڵکەکەیەوە کاڵین وڵاتی فەقیر وڵاتی فەقیر نییە، بەڵام ئەوەی کە فەقیرە خەڵکە، یعنی فەقیری و نەهامەتەکە بەسەر سەری خەڵکاشکاوەتوانێ ئەلەو شوێنانە ئەم وەزعیەتە خراپتر ئەبێ، یعنی تا ئەگاتە دەرەجەی هەرەوە نییە مەسەڵەن جیاوازێک هەبێ لە مەسەلەی حەقدەستا یا لە هەنێ بوارە، بەڵکو تا ئەگاتە دەرەجەی کۆنترۆلکردن و یعنی بە تەواوەتی هێرشێکی ئاشکرا بۆ سەر جێگا و ڕێگەی ژنان بە تایبەتی حتا دەرەجەی کوشتن لەژێر ناوی ناموسا، یعنی بەو شێوەیە ئینسان ژنان نەک وەک کائینێکی بڵێن کەسێکی دەرەجە دوو حتا وەکو کەیلەیەکی سەر ناکرێت بگرە خواردتریش لە بەعزێ لە وڵاتانەکە ئەکرێت دواتر زیاتر بە تەفسیل قسەی لەگەڵ سەرکەین لە وڵاتانێکە کە هەموو حەق و حقوقی ئەچێتە دەستی مەلا و ئاخوندەکانەوانەیە کە هیچ قەرارێکی نییە لە ژیانی خۆیان، حتا خێزانەکەشی قەراری دەسەڵاتێکی نامێنێ لە قەراردانە، هەمووی دەستی پیاوانی دینیەوانەیە. اینجا چ جای تا ئەگاتەوە بە هەر لێرەوە شۆڕبینەوانێ ئەگاتە وڵاتێکی وەکو عێراق و وەکو کوردستان کە بە ئاشکرا پێشکردنی مافەکانی ژنان ئەبیندێ، ئەزانین دەسەڵات لە وڵاتانە زۆر بێ باکە بێخەمە بەرامبەر بە ژنان، بەعکسەوە ئەسڵ ڕمی هێرشەکانیان هەمووی بۆ سەر ژنانە. بەم ڕۆژگارە دائیمە پاساو ئێنە دەستکە دەستی پیاودینیەکان ئیسلامیەکان ئاوەڵاکەن کە هێرشکەنە سەر ماف و ئازادیەکانی ژنان، ڕەوانەی ماڵەوەیانەوە کەنەوانەیە هەر جارەی بۆ چوونێکەوە بێنە پێشەوە بۆی هێرشەکانی خۆیان تونکەنەوە لەسەر ژنان لەسەر خەڵک. ئەمە وای کردووە تا ئەم شێوە یا تا ئەم هەڵاواردنە هەبێت، تا ئەم جیاکاریە هەبێت، تا ئەو کاتەی کە ژنان و ئینسان لە مافەکانیانە یەکسان نەبن، ژنان بەکو هەوڵاتێکی یەکسان سیر نەکرێ، ئەم خەباتە هەر ئیدامەی ئەبێ بە شێوازی جۆرا و جۆر دەرئەکەیەوە. لە ئەوروپایەکە سیرەکەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەیە کە ڕۆژانە لە تەرەفدارن لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ دەوڵەتە ئەو شتانەی کە
ئەزانن کاریگەری هەیە لەسەر جێگا و ڕێگەی ژنان بەڵێ ڕێگەی کەمپینەکانەوە ڕەفعی ئەکەن دەوڵەت حساس دەکەنەوانەیە هانی دەوڵەت دێنکە ئیمکانات کاتە اختیاری ڕێکخراوەکانوانێ بەڵام لە وڵاتانێکی تراوەکو ئێران سیرەکەی شۆڕش بەڕێ ئەکەوێ بۆ سەرنگونی دەسەڵات لە بەهاری عەرەبا شۆڕش بەڕێ ئەکەوێ بۆ سەرنگونی دەسەڵات چونکە ئەو دەسەڵاتانە ئەمەنە بێباکن ئەمەنە بێخەمن نەک جواب بە مەسائلی ژنان نایەنەوە بەڵکو خۆیان بەشێکن لە سیناریۆی هێرشکردنە سەر ماف و ئازادیەکانی ژیان ئەمەیە وای کردووە کە خەڵکانی ئازادی خواز یەکسانی خواز ئیدامە بە سوڕانەکانی خۆیان بە کارەکانی خۆیان بە پێشڕێوەکانی خۆیان بن بۆ ئاڵوگۆڕی هێنانی بنەڕەتی جەزری لە ژیان و واقعەتی خەڵک و بە تایبەتی ژنان بەڵێ ئەگەر باس لە 8 مارسی ئەمساڵ بکەین تایبەتمەندی 8 مارسی ئەمساڵ چییە پێویستە بە دیاریکراوی لەسەر چی خاڵێک چی بابەتێک ڕاوەستین و بەتایبەتێگەر قسەمان لەسەر کوردستان و عێراق بێت بەڵێ زانی چی بەنسبەت 8 مارسەوانەیە هەلومەرجی جیهانی هەیە یعنی شتێکی معەن نییە هەموو کاتێ بە هەمان شێوە سەیریکەینەوانەیە مەسەلەن 1-2 ساڵ لەمەوە پێش کە شۆڕشی ببوورە ناوکە خەریکە ناوەکەم لە تێگەچێ لە ئێران کە ژینە ئەمینی ژن ژیان ئازادی بەڕێکە و ببوورە هەنێ جار حماسی 8 مارسە کە بەڕێکە و بۆیە محور بۆ هەمومان بۆیە محور و هەمومان یعنی تونگ بووینەوانەیە ئەمانزانی ئەم شۆڕشە شۆڕشێکە بۆ سەرنگونی ئەو دەسەڵاتە لە ئێران بۆ کۆتایی هێنان ئێمەش بە هەموو شێوەیەک پشتیوانیمانە کرد و ئێستاش پشتیوانیەکەن ئەو شۆڕشە نەکوژاوەتەوە ئەو حرەکەتە کە بەڕێکە و لە ئێران نەکوژاوەتەوە و ئێمەش لە هەزار پشتیوانیمان هەر بەردەوامە بەڵام ئەمانزانی هەر سەرکەوتنێ لەوێ سەرکەوتنە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕات هەر سەرکەوتنە لەوێ سەرکەوتنە بۆ هەموو ژنانی کۆمیونیتیەکان لە دەرەوەی وڵات بۆیە مەسەلەن محوەری بەستبوو لە دەوری ئەوە مەسەلەن بەهاری عەرەبی کە بۆ سەرنگونی دەسەڵات بوو کە بۆ ئاڵوگۆڕی جەزری بوو ژنانیش هاتبوونە مەیدان لەو مەجالیان مەسەلەن ژنان بە شێوەیەکی بەرچاو وجودیان هەبوو دەوریانە بینی کاریانە کرد بەڵام ئەگەر بینە سەر ئێستا مەسەلەن ئەگەر باسی ئەم ساڵ لە من بپرسی ئەوزاعی دنیا لە ئەوەزعێکی زۆر ناخۆشایە یعنی لە کەشمەکێشی جەمسەرەکانی ئیمپریالیزم رووسیا و ئەمریکا و ئەوروپا و تەماع و اینجا سەرهەڵدانی ڕایسیزم و فاشیزم و ئەمانە فەرزکردنی شەڕ لەم ناوچە و لەو ناچەوترەوە تاخۆ هەموو ئاگدارین مۆزوعی ئەوە غەزەیە ئەوە هێرشکردنە سەر لوبنانە هێرشکردنە سەر یەمەنە ئۆکرانیا ئەوە تا دوای ئەو هەموو نەهامەتی و دەردەسەرێکە بەسەر ئەو وڵاتەیە هەوە ئێستاوە تا بە ئاسانی خەریکن بە یەک ینی بە یەک پەنجە جوڵانن هەموو شتەکان کۆتایی پێبێن و تاوانەکەش چێ تاوانبارە هەر ئەوانەی کە مەسلحەتیان هەبوو لەوەیە بەڵام ئەوەی کە تیاچوو لەم نێوەیە خەڵکەکەیە مەسەن سەیرەکەی ئەمانە بۆ تەماع و بۆ کەشمەکێش و بۆ تەقسیمکردنەوانەیە فەزایەکی زۆر زۆر خراپیان دروست کردووە خەڵکێکی زۆر لەم فەزایە ئاوارە بوون بێخانەولانە بوون ماڵیان لە دەرزاوە فقر و فەلاکە ڕووی تێکردن نەخۆشی ڕووی تێکردون بۆیە ئەبینی 8 مارسی ئەمساڵ من خۆم شاهدی چەندین کۆبوونەوە بووم هیژنان لێرە هەمووی باز لە مۆزوعانەکە هەمووی ئیدانەی ئەمنەوە سیاسەتی ئەمریکا سیاسەتی رووسیا سیاسەتی ئەوروپا ئەکات هەموو ئەزانن کە ئەمانە بۆ مەسلحەتی خەڵک نییە هەمووی بۆ بەشێکە لە چڵێسی خۆیان لە تەقسیمکردنەوە لە تەماع لە مانۆری هێز هەموو خەڵک ئەمانە ئەزانێ و بۆ بزوتنەوەی ژنانیش ئەبێ ئەمانە محور بن ناتوانانی تۆ باس لە چونکە ئێمە کە باسی 8 مارسەکەین ئەڵێن 8 مارس ڕۆژی
ڕۆژێکی ئەتیڕازیە، ڕۆژێکە کە ڕێکخراوەکانی ژنانیان کە دووچوونەوە ئەکەن، بزانن دەستکەوتەکانیان چی بووە، بزانن کێشەکان لە کوواگیری خواردووە. بەڵام ئێمە لێرە ئەگەر سەیرێ بکەین سەیرەکەی مەسەلەن نەهامەتی شەڕ مەساتێکی گەورەی خوڵخانووە لە دنیاە، حتا ترسێکی زۆری دروست کردووە، خەڵکێکی زۆر بە ملیۆنان خەڵک ئاوارە بوون، بە ملیۆنان خەڵک بێلانە و خانە بوون، مناڵانێکی زۆر لە کوژران، ژنانێکی زۆر ژیانیان لە دەزا، خەڵکێکی زۆر ژیانیان لە دەزا. ئەمە ناتوانێت ڕێکخراوەکانی ژنان یا بزوتنەوەی ژنان بەسەر ئەمانەیە هەنگاو بنێ، یعنی ئەبێ تۆ ئەبێ مەوزوعت بێ، ئەبێ باسی تۆ بێ، ئەبێ ئیدانەی ئەمن و ئەسیاسەتانە بکەیت. تا ئەوەنی ئەگەڕێتەوانێ بە عێراق و بە کوردستان، هێشتاوان کوردستان وەک خۆی وە بە بەشێک لە عێراق هەروەک ئاگداری مەسەلەن بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵک بەردەوامە، زۆر دەمێکە لە 2011ەوە خەڵک لە کوردستان لە عێراق ناڕازیە، ناڕازی خەڵک بۆ ئاوە، بۆ کارەبایە، بۆ مەعاشە، بۆ بێکاریە، بۆ برسێتیە، بۆ نەبوونی ئەمنیەتە، ئەمانە بە دژی تموتیژیە، بە دژی کوشتنی ناو، ئەمانە هەر هەبوون ئەم ناڕەزایەتیانە و هەر بەردەوام بۆ. بەڵام دەسەڵاتێک بێباک حیت جوابێکی نییە بە پێداویستەکانی خەڵک، بە نیازی خەڵک، هەر خەریکەوەیە. یعنی ئەگەر یەخەی دەسەڵاتی کوردیە گری ئەڵێ حەلەکە لە بەغایە، ئەگەر یەخەی دەسەڵاتی بەغا ئەگری ئەڵێ کێشەکە لای خۆتانە و ئەو دەسەڵاتەیە جواب بە نیازی خەڵک نایەتەوانێ. یعنی خەڵکیان لە تێڕمانین و ڕاوەستاویەکە ڕاگرتووە کە خۆشی نازانێ پەنا بۆ چوە بەرێ، پەنا بۆ چی بەرێ. بۆیە دەمێکە، زۆر دەمێکە لە 2011 توانم بڵێم خەڵک شیعاری ئەوەی بیربەرز کردوتەوە کە بێم دەسەڵاتە بڕوە. یعنی ئەم دەسەڵاتە مەجای ئەوەی نی هەڵناگرێ کە چاکسازی بکە، یا خەڵک ئەمەلی بەوە هەبێ کە ئەم دەسەڵاتە چاکسازی بکە لە ژیان و مەتاڵیبەکانی خەڵکە، لە پێداویستیەکانی خەڵکە. بۆیە بۆتە شیعاریکی هەر ئێستا مەسەلەن ئەوەی کە مامۆستایان کردیان لەم نزیکانە، ئەوانەی ناڕەزایەتەکانی تر هەمووی باسی ڕۆشتنیم دەسەڵاتەکە، هەمووی ئەزانم دەسەڵاتە جواب بە هیچ نیازێ، بەعکسەوە لە باشترین حاڵەتە هێرشەکەن، هێرشەکەنە سەر خەڵکی ناڕازی، گازیان پێ ئەڕێژن، بەردیان تێ ئەگرن، حتا دەست ئەکەنەوە، تەقە ئەکەن، ئەیان کوژن، زیندانیانەکەن. بۆیە بۆ ئێمە مەسەلەن بۆ خەڵک لە کوردستان و لە ئەو بە تایبەتی لەم کاتە شاکە هێرشەکانی کێشی کۆنەپەرستانی دەسەڵاتی عێراقی حتا بێ زیاترە بێ، ئەم هەموارەکردنی یاسایباری کەسێتی کە بەڕاستی قێوزنە، بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیای قابلی قوبوڵ تۆ هێرش بکەیتە سەر ژیان و سەلامەتی مناڵان، تۆ ڕسمیت بی بە زەواجی کچانی 9 ساڵ. ئەمە هێرشێکی ئاشکرا و سێکسیە بۆ سەر مناڵان. ئەمە شتێکە کە قابلی قوبوڵ نیە لە هیچ شوێنێکە. ئەم شتانە ئەبینی جوابەکەی هەر ئەوەیە، ئەبێت تەمەرکوزەکە لەسەر وەلانانی ئەم دەسەڵاتە بێ، ئەبێ خەڵک تەمەحوەری خەڵک لەسەر کۆتایی هێنان بەم دەسەڵاتە بێت، چه دەسەڵاتی عێراق چه دەسەڵاتی کوردستان، چونکە ئەمانە جواب بە نیاز و سەلامەتیەکانی خەڵک نایەنەوە، جواب بەداوکە بەعکسەوە ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی کۆنەپەرستی دواکەوتوی خۆیان و دەستی ئیسلامیەکان لەسەر ژیانی خەڵک تونترەکەنەوانێ. بۆیە هیچ ڕێگەیەکی تر نییە ئەوە نەبێ کە شیعاری وەلانان و دەرکردنی ئەم دەسەڵاتە ببێتە شیعاری خەڵکی کوردستان و خەڵکی عێراق. بەڵێ لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان باس لەوە دەکەن کە بەرەو کۆنفرانسی دامەزانی ڕێکخراوی سربەخۆی ژنان هەنگاو دەنێن و ئێوە شێکێکن لەوان. ئەمە پرسم کە لەم سەردەمەتە ضرورەتی پێکێنانی ڕێکخراوێکی لەم چەشنە بۆچی دەگەڕێتەوە؟ لە کاتێکە کە ئەبیستین دەسەڵاتداران لە کوردستان زۆر باس لە مافەکانی ژنان و بۆستانم بەرامبەر بە توند و تیژی بەرامبەر بە ژنان و زۆر شتی تر دەوەستنەوە. پێویستیم ڕێکخراوە لە ئێستا بۆچی؟
بڵێ ئەگەر من لە ئەخیرەوە جواب بمەوانێ طبعاً ئەوەی کە دەسەڵات ئێڵێکە ئەوە بیت و بالۆرێک و هەمیشە کردوێتی لە 8 مارسا دەرەکەونەوە قسەی زلەکەن ئەڵێنەوە ئێمە دژی توم و تیژین ئەوە خەڵق خۆیەتی کێشەکە خەڵکە کێشەکە ئێمەنین لە کاتێکە ئێمە سوور ئەزانین خەڵکی کوردستان خەڵکێکی مەدەنین خەڵکێکی مەدەنین ئەوەنەی خوازیاری خوێندن و سەفەرکردن و ژیانی خۆشن ئەوە نەخوازیاری توم و تیژی و نەهامەتی و کوشتن و بڕین نین لە عینی کاتیشایە لە 16 نۆڤەمبەرە دەرەکەونەوانی و نوێنەرانی وڵاتانی تر بانگەکەن و پارەیەکی زۆر زۆر ئەڕێژن سەرفیەکەن و چەندین نوێنەر و ئەملا ئەولا بانگەکەن کە پیشانی بن ئەوە ئێمە دژی ئەو شتانین بەڵامەوە خەڵق خۆیەتی تاوانەکەیەنەوە بەسەر سەری خەڵکە بەڵام ئێمە سوور ئەزانین ئەوەی لەسەرەوە کارەکە لە خواریشەوە کاریگەری خۆی دانێ ئەوە دەسەڵات خۆیەتی کە دەسەڵاتێکی کۆنەپەرستە ئەوە دەسەڵات خۆیەتی کە ڕێگایە بە کۆنەپەرستان دەستیان باز بێ ئەوە دەسەڵات خۆیەتی ئەوەی ڕێگای مزگەوت دروست بکرێەوە ڕێگەنای مەکتەب دروستدا بمەزرێ ئەوە دەسەڵات خۆیەتی هەر ڕۆژەی لە ژێرناوێکە هێرشە کاتە سەر حەز و ئارۆزەکانی گەنجان و لاوان حتا تا ئەگا بمناڵان لەبەرەوە ئەوە تەنها نمایشێکە سیناریۆیەکە بێمەوە سەر بەشی یەکەمی پرسیارەکەت بەڵێ ئێمە لە سەروبەندی دامەژانی ڕێکخراوی سەربەخۆی ژنانین ڕێکخراوەیەکی سەربەخۆیە ڕێکخراوەیەکی جەماوەریە ئەم ڕێکخراوەیە کە ئێمە دایەمەژێنین ئیزافەکردنی ناوێکی ترنیە بۆ لیستی ئەو ڕێکخراوانی کە هەمن من نزانم ڕێکخراوێکی زۆر هەیە لە کوردستان لە عێراقیش هەیە کار ئەکەن بە پێی توانای خۆیان هەوڵێن جواب بە کێشەکانی ژنان بنەوانێ بەڵام ڕێکخراوی ئێمە ڕێکخراوەیەکی سیاسی شۆڕژگێڕانەیە کە لە پاڵ بزوتنەوەی کرێکاری و زەحمەت کێشان چینی کرێکار و زەحمەت کێشان کاری خۆی ئەباتە پێشەوانەیە و ئێمە خۆمان بە بەشێک لەو بزوتنەوەی ئەزانین و ئەم بزوتنەوەیە ئەمڕۆ دروست نەبووە چەهرە و چەکەری ئەم بزوتنەوەیە لە بەهاری 1990 سەری هەڵدا لە پاڵ شوراکانە کە بە شێوەیەکی ئاشکرا باسی لە یەکسانی لە ئازادی لە پلاتیفۆرمی داواکاریەکانی ژنان و ژنانی کرێکاران و ژنان بەگشتی ئەکرد و هەوڵی ئەیە کە لە ڕاستای هێنانەدی کۆمەلگایەکی یەکسان و ئازاد هاوشان لەگەڵ بزوتنەوەی شورایی لەگەڵ خەڵکی ئازادی خواز و یەکسانی خوار لەگەڵ چەپە کار بکات و ئێستا ئێمە بەو ئوفوقە ئەمانەوە کار بکەین ئەم ڕێکخراوەیە هەروەکوتم ڕێکخراوەیەکی سەربەخۆیە ڕێکخراوەیەکی جەماوەریە ڕێکخراوەیەکە کە هی هەموو ژنانە هەر ژنێک کە دڵی بۆ ئازادی و یەکسانی لێ ئەیە هەر ژنێک کە پێی کە دژی هەڵاواردنی یاسای باری کەسێتیە و فەرزکردنی زەواجی مناڵی 9 ساڵ هەر ژنێک کە ئەزانێ ستەم لە ژنان ئەکرێ کوشتنی ناموسی قابلی قوبول نییە تووتیژی دەرحق بە ژنان قابلی قوبول نییە ئاوەڵاکردنی دەستی مەلاو ئاگا و کێخاکەن لەسەر ژیانی ژنان قابلی قوبول نییە ئەتوانن ببنە ئەندامی ئەم ڕێکخراوە ئەتوانن بە ڕێکخراوی خۆیانی بزانن بە پێشنیاراتەکانیانەوانێ ئێمە چامان لەوە نییە تەوەجوهاتی ئەم ژنان سەر بەکوێن سەر بەکوێنین ئێمە بۆمان مهمە ئەمانە بەم دیدگایە بەم دیدگایی کە بە دیدگایەکی شۆڕژگێڕانە سیاسی ئازادانە کە هەوڵەیە بۆ لە ناوبردنی من باسیەوەم کرد جیاکاری و هەڵاواردن چونکە دەرکێشانی ئەم جیاکاریە ڕیشەکەی خۆی ئەم جیاکارە ڕیشەکەی لە کۆمەلگای سەرمایه‌داریە و ئەگەر بمانێ کۆتایی پێبێنین ئەبێ کۆتایی بمنەوە ئەنەزم و نیزامە بێنین کە ئەم جیاکاریە فەرزەکە بەسەر کۆمەلگایە کە ژنە خاتە دەرەجەیەکی خوارەوانێ و پیا و دەرەجەیەکی سەرەوانێ لە کاتێکە شەر نییە پیاوەکان خوازیاری ئەمە بن بەڵام ئەمە ئیتر نظامی سەرمایه‌داریە کە فەرزیەکە بۆیە ئێمە من لێرەوە داواکەم کە هەر هەموو ژنانی کوردستان ئەم ڕێکخراوە بە ڕێکخراوی خۆیان بزانن بێنە پای ئەم ڕێکخراوە کاری جددی بکەن فرسە زۆرە بۆ هەر یەکێ کە بێوێ کار بکەن لەم ڕێکخراوەیە و بەو ڕوئایە بەو ئوفوقە بەو ئاسۆیە کە ئەبێ
ڕێکخراوەیەک بێ بۆ یەکسانی بۆ ئازادی بۆ بەدەستهێنانی هەموو ماف و ئازادیەکانی ژنان کار بکە دەستی دین و یاسا و هەرچی بۆ چوونێکی کۆنەپەرستیە لەسەر ژیانی ژنان لابەرێت ئەمە ئەو ئوفقەیە کە ئێمە ئەمانەوێت کاری پێ بکەین و لە هەمان کاتی شادرگا کراوەیە بە هەموو ڕێکخراوەکانی ژنان هەر ئێمە ئێستا کە ڕێکخراوەکە هێشتا ڕسمەتێکی وەرنەگرتۆ چکەمە لە سەروبەندی گرتنی کۆنفرانسیەکەین ئێمە تابووینەتە بەشێک لە ئەو کۆمیتەی 8 مارس لە کوردستان کە خەریکی ئامادەکاریە بۆ ڕێپەوانی 8 مارس و ئێمە خۆمان بە بەشێک لەوە ئەزانی و هەر کارێکی گرنگ کە بۆ دیفاعکردن بێ بۆ بەرگری بێ لە ژنان لە مامۆستایان لە هەر کەسێکی ئێمە خۆمان بە بەشێک لەوانە ئەزانین و وەکو تیشم ژنان دەمێکە هەن دەمێکە لە ناڕەزایەتیەکانە هەن ئەو ناڕەزایەتی کە مامۆستایان کردیان کەم نەبوون ژمارە ژنان تایە بەڵام مەفروزە بەو دەرەجەی کە لەو بزودان بەو دەرەجەیش ئوفقی ئێمەی ژنان وەک ژنانێکی شۆڕژگەر وەک ژنانێک کە بۆ مەتاڵبەکانی خۆمان نینە دەنگ ڕۆشن بێت و بزانین چیمان ئەوێ و ئەمە بزانین چی تا ئەو کاتەی طبعاً لە ڕاستیام ئەم قسەیەم هەرچمەوە سەرەوەی کە تەوەقعێکم نییە ئەو دەسەڵاتە جواب بەنیازی ژنان بزوتنەوەی ژنان ڕێکخراوی ژنان باتەوانێ بەڵام تەوەقعەوەشم هەیە تا ئەو دەسەڵاتە حکوم کاکە ئێمە بۆ چەندین یعنی خاڵ و بە چەندین پێداویستی کە یەخەی دەسەڵات بگرین کە جواب ئەگەر جواب بە ئەو مەتاڵیبانە ئەو داواکاریانە باتەوانێ ئەگینان جوابی یا و جوابی نایە هەمومان ئەزانین کە حەلی ئەخیر لە کۆتایی هێنان بەم دەسەڵاتەیە کە هیچ حسابێکی بۆ نەک بۆ ژنان نەکردووە توانم بڵێم بۆ هەموو خەڵکی کوردستان نەکردووە بەڵێ کاتێکی کەم چەند خولەکێکی بەرنامەکان کەمەوە بیخەمە ئیختیاری خۆتان قسەیەک ما بە سەبارەت بە 8 مارس بیکەن یاخود وەڵامی پرسیاری بینەر بنەوە کە ئامادەکاریەکان بۆ 8 مارسی ئەم ساڵ چییە؟ فەرموون بە کورتی. ئامادەکاریەکان هەڵبەت ئەتوانم بڵێم لە دەرەوە و لە ناوەوە لە ناوەوانێ ئەوە تا کۆمیتەیەک هەیە کە زۆر بەجددی کارەکەن و ڕێپێوانەکەن لە ناو شاری سلێمانیا و زۆر ئاگام لە شارەکانی تر نییە بەڵام شیعارەکانیان ڕۆشنە کارەکانیان ڕۆشنە دشت بە تووتیژیە دشت بە کوشتنی ناموسیە دشت بە یاسایی بە تایبەتی ئەم یاسا قێوزەونە کۆنە پەرستی کە ئێستا حکوومەتی عێراق ئێوە فەرزیکا بەسەر من نازانم لەم لاوە هێر زەختێکی زۆر لەسەر ئێرانە کە شلی کاتەوانێ کە تۆموتیژی و حیجاب و ئەم هین بەرەپۆشیە لەسەر ژنان کەم کاتەوانێ لەم لاشەوە لە عێراق تومیە کاتوان یعنی بەڕاستی سیناریۆیەکی سەیرە بەڵام ئەوە ئەرکی هەمومانە کە ئیدانەی هەم حکوومەتی هەرێمی کوردستان کە لەبەر دەستکەوتێکی بچووک ئیمزا ئیتیفاقێکی ئاوا دواکەوتو قێوزەون ئەکات و مەسیری هەموو ژنانی کوردستان و مناڵان ئەخاتە ژێر پرسیارەوانێ ژێر بەردەم مەترسیەوانەیە و هەموو ئیتفاقیە سێچونکیە لە ژێر پرسیارایە کە بۆمانەوە و دەسەڵاتی خۆیان بۆ فرستکردنی دەسەڵاتی خۆیان بەسەر ژیانی خەڵکە کام ڕێگە خراپە کام ڕێگە ناشرینە کام ڕێگە زەخت و فشار لەسەر ژیانی خەڵک دروستەکە ئەو هەڵبژێرن بۆیە من ئەگەر پەیامێک پێویستکە بیڵێم داوا ئەەکەم لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی دایکان و باوکان کە قبولی ئەم یاسایە نەکەن سەلامەتی مناڵەکانیان هەموو شتێک بێ بۆیان بێنە سەرجادە هێزی خۆیان یەخەن خۆیان ڕێکخراوکەن دژی هەر هەڵاواردنێک هەر جیاکاریەک هەر هێرشێک کە بۆ سەر ژنان و مناڵان نەکرێ لە عینی کاتیشە دەرگای ڕێکخراوی سەربەخۆی ژنان کراوەیە بۆ هەموو ژنانی کوردستان تکاکەم هیوادارم بتوانن پەیوەست بن پێوەی
بە ڕێکخراوی خۆتانی بزانن و لە ڕێگەی ئێوە دەنگی خۆتان ناڕزایەتەکانی خۆتان بگەێنن و بتوانین هێزی خۆمان یەخین تا کۆتایی بەم هەموو توموتیژی و نەهامەتی و فشارە کە بەسەر ژنانی لە ماوەی زیاتر لە 30 ساڵ لەسەر ژنانی کوردستان ئەڕواوەتان هەر ئێستا لە بەرەو یەکسانی چەندین حاڵەتی کوشتن بڵاو بۆتەوانێ چەندین حاڵەتی خۆسووتانن بڵاو بۆتەوانێ و بێجگەل لە سوسیال میدیای ترکە و حاڵەتانە بەردەوام بڵاوە کاتەوە ئەمانە قابلی قبول نییە و ئەو کاتی ئەوەیە کە هێزی خۆمان یەخین و کۆتایی بەم ستەم کێشیە بهێنین. سەوسان سەلیم هەڵسوڕای بجووتنەوە یەکسانی خواڵی ژنان زۆر سوپاس لە بەرنامەکانیم شوێ پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ بینەران بیسەران. عزیزان سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە و بەشێکی زۆر لەو پرسیار و سەرنجانی قسانتا بوو توانیمان لەگەڵ میوانانی بەرنامەکان تاوتێ بکەین. هەر لێرەشدا دەینا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.